وڵاتانی خۆرهڵاتی ناوەڕاست بەدەست جەنگی گروپە توندڕەوەکانەوە دەناڵێنن. لە ئێستاشدا قەیرانێکی دیکە هەڕەشە لە ناوچەکە دەکات کە ئەویش قەیرانی ئابووریە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە. زۆربەی وڵاتانی خۆرهڵاتی ناوەڕاست لە دابینکردنی بودجەدا پشت بە نەوت دەبەستن. لە ناویشاندا عێراق و هەرێمی کوردستان زیاتر لە وڵاتانی دیکەی ناوچەکە پشتیان بە نەوت بەستووە. هەر بۆیە پێدەچێت دابەزینی نرخی نەوت زیاتر لە هەر وڵاتێکی دیکە کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان دابنێت. نرخی نەوتی ئۆپێک لەم هەفتەیەدا بۆ نزیکەی $40 بۆ هەر بەرمیلێک دابەزی. ئەوەش بەراورد بە مانگی ڕابردوو $12 و بەراورد بە ساڵی ڕابردووش $68 دابەزینی بەخۆیەوە بینیوە. شارەزانی بواری نەوتیش پێشبینی دەکەن بەهۆی سیاسەتی وڵاتانی ناوچەکەوە لە مانگەکانی داهاتوودا نرخی نەوت بۆ نزیکەی $20 داببەزێت. هۆکارە سەرەکیەکانی دابەزینی نرخی نەوت خۆیان لە چەند خاڵکدا دەبینەوە. یەکەم، قەیرانی دارایی چین. لە ماوەی ڕابردوودا گەشەی ئابووری چین کەمی کردووە. بۆ هۆیەشەوە بازاڕی بۆرسەی ئاسیا تووشی قەیران بووە. ئەمەش بووەتە هۆی ئەوەی خواستی چین و تەنانەت هەندێک لە وڵاتانی خۆرهەڵاتی ئاسیاش بۆ کڕینی نەوت کەم بکات. دووەم، بەرزبوونەوەی ڕێژەی بەرهەمهێنانی نەوت. بەپێی راپۆرتێکی ئاژانسی وزەی ئەمریکا لە ساڵی 2015دا لەسەر ئاستی جیهان ڕۆژانە 2,300,000 بەرمیل نەوت زیاتر لە پێویستی جیهانی بەرهەم دەهێنرێت. ئەم ژمارەیەش لە ساڵی 1998ەوە تا ئێستا هاوشێوەی نەبووە. پێشبینیشی کردووە تا کۆتایی ساڵی 2015 ئاستی بەرهەمهێنانی زیاتر لە پێویستی بۆ سەرووی 3 ملیۆن بەرمیل بەرز ببێتەوە. سێەم، ڕێککەوتنی ئەتۆمی ئێران و وڵاتانی ڕۆژئاوا. ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی گەمارە ئابووریەکانەوە ئاستی هەناردەکردنی نەوتی بۆ کەمتر لە 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا کەمی کردبوو. بەڵام لە ئێستادا بەوتەی وەزیری نەوتی ئێران ئەو وڵاتە بەنیازە لە چەند مانگی داهاتوودا ئاستی هەناردەکردنی نەوتەکەی بۆ 2 ملیۆن بەرمیل نەوت بەرز بکاتەوە. تەنانەت وەزیری نەوتی ئێران ڕاگەیاندووە ئەگەر بێت و نرخی نەوت بۆ نیوەی ئەو نرخەی ئێستاش دابەزێت وڵاتەکەی هەرسوور دەبێت لەسەر بەرزکردنەوەی ئاستی هەناردەکردنی نەوت. بە بۆچوونی شارەزایانی بواری نەوت ئەم هەنگاوەی ئێران کاریگەری زۆری دەبێت لەسەر دابەزینی زیاترین نرخی نەوت لە جیهاندا. بەهۆی ئەم گۆڕانکاریانە لە نرخی نەوتدا لە ئێستادا پرسیارەکە ئەوەیە عێراق و هەرێمی کوردستان ئایا تا چەند دەتوانن بەرگەی ئەو قەیرانە داراییە بگرن کە بەرۆکی گرتوون. عێراق و هەرێم بۆ دابینکردنی لە سەدا 95 بودجەی خۆیان پشتیان بە داهاتی نەوت بەستووە. جگە لەوەش هەردووکیان لە شەڕێکی قورسدان لەگەڵ چەکدارانی داعش. هەرێمی کوردستان قەیرانێکی گەورەی پەنابەرانیشی هەیە و ماوەی ساڵێک و 6 مانگە کێشەی دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەیە. هەر بۆیە شتێکی چاوەڕوان کراوە کە بەهۆی دابەزینی زیاتری نرخی نەوتەوە قەیرانی دارایی عێراق و بەتایبەتیش هەرێمی کوردستان قوڵتر ببێتەوە. بەڵام لەو ماوەیەدا پێدەچێت ئەوەی کە حکوومەتی هەرێم کەمتر لە هەشتێکی دیکە بیری لێ دەکاتەوە دانانی پلانێکی گونجاو بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە. لە ئێستادا لایەنە سیاسیەکانی هەرێم و تەنانەت بەرپرسانی حکوومەتی هەرێمیش تەنها بە پرسی سەرۆکایەتی هەرێمەوە سەرقاڵن و پێناچێت بەهۆی ئەم پرسەوە بیر لە قەیرانەکانی دیکە بکەنەوە.